دیارە لە سەرەتاوە ئەمەوێت سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانمان بۆ قوربانیەکانمان دانەوێنم لە هەمان کاتە چاکبوونەوەی خێرش بۆ برینارەکانمان بخوازین. ئێمە بە درێژایی مێژوو چەنەها کارەسات بەسەر نەتەوەی کووردا هاتووە لەم کارەساتانە یەک لە یەک دڵتەزێنتر بوون لەوانە کارەساتی هەڵەبجە بۆ کارەساتی ئەنفال بۆ کارەساتی ئەعدامکردنی سەرکردەکانمان بۆ بەڵام ئەمانە هەموو کاتێک کاردانەوەکانی وەکو پێویست نەبووە یاخود ئەتوانین بڵێن کاردانەکانی بەپێی ئەو قۆناغا لە خواستی منەتەوەکەی ئێمان نەبووە بەڵام ئەم جارە ئەم کردە مێژوویە کە ڕوویە لە یەکدەنگێکی لەگەڵ خۆیان هێنای لەگەڵەوە ئێمە زۆرمان پێ ناخۆشە کە خوشک و براکانمان نەتەوەی کورد لە ڕۆژاوا کەوتە بەردەمی ئەو هێرشە ناڕەوایی کە ئیتر بەبێ ئەوەی کەس بپارێزێت خەڵقی سڤیلی زۆر لە ناوبەر بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتوانین بە قۆناغێکی زۆر گرنگ لە مێژووی خۆمان نادای بنین کە ئەویش قۆناغی دروستکردنی یەکدەنگیە نەک بە شێوەیەکی لۆکەڵی لە پارچەیەک یاخۆت لە شارێکە بەڵکو بە شێوەیەکی سەرتاسەری لە هەموو کوردستانە و تەنانەت ئەوانەی کە لە تاراوگەشن پشتیوانەیەکی بێوێنیان پیشاننا بۆ ڕۆژاوەوە ئەم پشتیوانیە وای لێ هات کە بتوانین مجتەمەعی نێودەوڵەتی بێنێتە سەرخەت بۆ ئەم کارەساتە و بۆ هەست بەوە بکەین کە ئێمە خۆمان پێش هەموو کەسێک ئەگەر خۆمان هەبین کەواتە خەڵقیش لەگەڵمانە ئەبێ لەبەرەوە ئەمە کارەساتێک بوو لەگەڵ هەموو ناخۆشیەکانی لەگەڵ هەموو نەهامەتیەکانی بەڵام لەگەڵەوەشە ئەمەلێکی یاینەوانێ کە ملەتی کورد ملەتێکە بە هیچ شێوەیەک نابەزێ نامرێ و هەموو لەگەڵ هەموو کارەساتێکە ئێمە لەگەڵ یا هەڵسانەوەیکی تر ئەەکەین و ئێمە ملەتێک و نەتەوەیکی ئەمەندە بەخشندەین کە پشت لە کەسوکاری خۆمان و پشت لە نەتەوەکەی خۆمان ناکەین و ئێمە ئەگمادام خۆمان هەیە خۆمان یەکتریمان هەیە کەواتە هەرگیز نانەوین و نابەزین قۆناغانەی پێشوو ئەمانە هەمووی خسومانەتە سەر ئەزمون و مێژووی نەتەوەکەمان بەڵام خۆشبەختانە ئیمڕۆ لە سەردەمێکە ئەژین کە سەردەمێکی کرانەوەی دنیای بەسەر یەکتریە سەردەمی ئینتەرنێتە سەردەمی میدیایکی بەهێزە ئەمانە هەمووی کاریگەری لەسەرەوە بەڵام لەسەر و هەر هەمووشیانەوە ئەو یەکدەنگی کە لە هەرموو پارچەکانی کوردستانەوە ئەو یەکدەنگی کە لە خەڵقی شارەکان و خەڵقی تاراوگا وای لێ کردو ئەم یەکدەنگیە دەنگی ئێمە بگەێنێ بە هەموو جیهان دیارە دەوری میدیا ناتوانین ئێمە نکۆڵی لێ بکەین کە بە تەواوەتی میدیا توانێت ڕووماڵی ئەم هەموو خۆپیشاندانان و ئەم هەموو ناڕازیە بکە کە هەموو وە لە هەمان کاتیشە دەنگەکان بگەێنێ بە یەکدەنگەکان وا لێ پیشان باکە یەکدەنگی ئێمە لە هەموو شتێک پێشووترە و ئەوەی کە دیاردەیەکی زۆر جوان بوو ئێمە توانیمان لەم خۆپیشاندانە ببینین ئەوەی کە جیلی تازە ئەگەر ئێمە نەوە کۆنەکان بوو بێتین و ڕاهات بێتین لەگەڵ خۆپیشاندان و دەربڕینی ناڕازیە وە شتێکی مێژووی بێ لەگەڵ خۆمانماناهێنابێ بەڵام ئەوەی کە جێی سەرنج بوو ئەوەی جێگەی دڵخۆشکەرە بوو ئەوە بوو جیلە نوێەکان جیلەکانی ئەتوانین بڵێن جیلی نەوەکان جیلی 2000ەکان ئەمانە بە شێوەیەکی زۆر بەرچاو و ئەتوانم بڵێم ئەوان بوون ژمارەی ناو خۆپیشاندانەکان دەنگە ناڕازیەکان بە شێوەیەکی زۆر نیشتیمان پەروەرانە بە شێوەی تعبیر لە دابوونەڕێید و کللتوری کوردایەتی توانیان ئەو مزاهرانە لەو پەڕی قووەت و لەو پەڕی یەکدەنگە پیشانی هەموو جیهانی بن و ئەوەی کە شتێکی تریشەمە من لێرە وەکو ئافرەتێک وەکو دایکێک وەکو کەسێکی بەتەمەن جێگەی سەرنج بوو زۆر دڵم پێخۆش بوو ئەو بوو بەڕاستی لەم هەموو خۆپیشاندانە بە تایبەتی کە من یەکێک بووم لەوانەی سلێمانی کارێکی نەشیاوم نەبینی لەناو ئەم خۆپیشاندانانە دەرکەوێت بەعکسەوە هەموو ئەو کەسانەی بە پیر بەتەمەن بە کوڕ بە کنج بە گەنج بە مناڵ بە هەموویەوە هەمووی بە یەک دەنگ هاواری ئەکرد کە ئێمە کوردین ئێمە نانەوین ئەی ڕەقیب ناتوانی زەفەرمان پێبەری بەبێ ئەوەی کە کەسێک لە کەسێک بکەوێ بە نیازێکی ناشرین لەبەرەوە جارێکی تر هیوا و ئاواتمان ڕوو لەسرە بێ و ئەمەلمان بە دنیایەکی تازە ئەبێ کە بتوانین ئەم سەردەمە و قەرنی 21 بێ بە قەرنی نەتەوەی کورد بە دڵنیاییەوە ئەتوانین بڵێن ئەم ناڕەزایەتە ئەتوانین لە هەموو لایەکەوە کە هەڵسەنگاندنی بۆ ئەوکەی لە هەموو لایەنەکانەوانێ شێت تازەگەری پێوە بوو شێوازی مەرحەلەکەی لەگەڵ خۆیان هێناوە
دیارە ئێمە ئەگەر سەردەمانێک خەباتی ژێرزەمینیمان کردبێ ئەو خەباتەمان بەشێکی خەباتی چەکداری بوو بێ، بەڵام ئیمڕۆ تەواو ئیمڕۆ ئەو قۆناغە کۆتایی هات، هەموو دنیا بۆ بەیەک، هەموو دنیا ئەتوانێت لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە ڕێگای جیهازێکی بچووکەوە هەمووی پەیوەندی بکە بەیەکەوە کەواتە ئەبێ خەباتەکەش لەگەڵیا بگۆڕێ. ئەوەی کە ڕوویە ئەم چەند ڕۆژە لە شارەکانی هەرێمی کوردستان و ئەتوانم بڵم لە تاراوگەشەوە هەمووی پیشانیە کە شێوازی خەباتێکی مۆدێرن بوو کە خەڵکەکە بتوانێت لەگەڵ سەردەمەکانە شێوازی ئیشکردنی خۆی بگۆڕێ کە دیارە ئەمە ڕەنگانەوەیەکی زۆر گرنگی هەبوو و توانی زیاتر برەو بە خەباتمان بات و هیواداریشین کە ئەمە ئیتر لە هیچ پارچێکی تری کوردستانە لە هیچ بەشێکی ترە ڕوونەداتەوە و ئێمەش هەروە بە یەکدەنگی و هەروە بە بەخشندەی بتوانین خەباتەکەی خۆمان ڕوو لە پێش و ڕوو لەسەر بێ هەتا بەدەستهێنانی دوای ئامات و ئامانجەکانمان. پەیامێک بنێرم بۆ ئەو دایکە کە من خۆشم دایکم، دیارە من هاوخەمم، کوڕەکەی ئەو بە کوڕەکەی خۆمان ئەزانین، کوڕی هیچ لایەکمان لەگەڵ ئەوی ترە فەرقی نییە و ئێمە هەموو دایکانین، دیارە ئەگەر ئێمەش تەسحێنین قوربانی نەین ئەوە خەباتی میلەتەکەمان ناچێتە سەر و ئەوانەی کە گەنجانیش کردیان بەڕاستی جێی ئومێدە جێی دڵخۆشکەریە و ئێمەش کاتی و سەردەمانی خۆی گەنج بوون کەواتە ئەبێ ئەو شتمان لەبیر نەچێتەوە کە گەنج لەو هەموو دنیاە پێشەنگی خەباتە، چونکە توانە و ئەو قەناعەتە و ئەو ئینێرجی کە لە ناو گەنجا هەیە ناتوانین بڵێ لە ناو جیلەکانی ترا هەیە، هەر لەبەرەوە چۆن ئێمە لە سەردەمانی خۆمانە پێشەنگی خەبات بووین لە کوردستانە، ئەوانیش هەر ئیسپاتیان کرد کە پێشەنگی خەباتن و ئەبێ بە هەموو شێوەیەک دەستبەرداری ئەم یەکدەنگی و ئەم هاودەنگی یەکتری هەبن و بەرەو پێشەوە بڕۆین و بەرەو پێشەوە زیاتر و زیاتر.